نزیکەی سەدەیەک کورد بێهیوا بوو لەوەی جگەل لە چیاکانی دۆستێکی لەسەر ئاستی نێودەوڵەتیدا هەبێت. بەڵام لە ئێستادا کە کورد زیاتر لە هەر کاتێکی دیکە دۆستی هەیە، دۆستەکان خەریکە بەهۆی ناکۆکیە ناوخۆیەکانی کوردەوە لە کورد بێهیوا دەبن. بەرەم ساڵح جێگری سکرتێری گشتی یەکێتی کە بەوە ناسراوە پەیوەندێکی زۆری لەسەر ئاستی نێودەوڵەتیدا هەیە، بەر لە چەند ڕۆژ وێڕای ئاماژەدان بەوەی دۆستەکانی کورد نیگەرانن لە کێشە سیاسەکانی هەرێمی کوردستان ڕاشیگەیاند هەرێم بەم دۆخەی ئێستایەوە ناتوانێت مامەڵەیەکی دروست لەگەڵ گۆڕانکاریە خێراکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکات. نزیکەی ساڵێک دەبێت قەیرانی سیاسی قوڵ هەرێمی گرتوتەوە، پەرلەمان پەک خراوە، دانوستانی لایەنە سیاسەکان بۆ چارەسەری قەیرانە سیاسەکان هەڵپەسێردراوە و تەنانەت 5 لایەنە سەرکیەکە ناتوانن پێکەوە لە ژوورێکی داخراویشدا گفتوگۆ بکەن. بەڵام بەو حاڵەشەوە باز لە ئەنجامدانی ڕیفراندۆم و پرسی سەربەخۆی هەرێم دەکرێت و بە تایبەتیش زیاتر لە هەموو لایەنەکان پارتی پێداگرە لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم. ئەوە لە کاتێکدایە 4 لایەنەکەی دیکە پارتی بە هۆکارێکی سەرەکی قەیرانە سیاسەکانی هەرێم دادەنێن. ناکۆکیە سیاسەکان جگەلەوەی لایەنە سیاسەکانی لێکدا بڕیوە لەسەر ئاستی کۆمەڵایەتیش دابڕانێکی گەورەی دروست کردووە کە بەشێک لە چاودێران ئەم دابڕانە کۆمەڵایەتیە بە مەترسیکی گەورە بۆ سەر داهاتووی هەرێم دادەنێ. لە ئێستادا بەشێک لە کۆمەلگا واتە ئەو بەشەی کە لایەنگری پارتین پێیان وایە تەنها پارتیە کە بیر لە سەربەخۆیی و ئامانجەنەتەوایەتەکانی کورد دەکاتەوە. بەشێکی دیکەی کۆمەلگاش وەک لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا ڕەنگی داوەتەوە بەهۆی دژایەتیکردنی پارتیەوە، دەڵێن ئەگەر ریفراندۆمیش ئەنجام بدرێت دەنگ بە سەربەخۆیی نادەن. هەر لەم بارەیەوە ڕۆژنامەنووسێکی دیاری یەکێتی نووسیوێتی کەشێکی سیاسی و سایکۆلۆجی ئەو تۆیان دروست کردووە کە هیچ یەکێتیەک جورئەت ناکات بە دەنگێکی دلێرەوە بڵێت میلەتەکەم شایستەی سەربەخۆییە. یەکسەر تۆمەتی ئەوەی دەخرێتە پاڵ کە ئەوە بووە بە پارتی. بە بۆچوونی بەشێکی دیکەی چاودێران بەردەوامی ناکۆچەکان لەلایەکەوە ڕێگە خۆشکەر دەبێت بۆ دەستێوەردانی دەرەکی لە دۆخی هەرێم و لەلایەکی دیکەشەوە دەبێتە هۆی ئەوەی لەسەر ئاستی نێودەوڵەتی لە داهاتوودا کورد لە هاوکێشەکانی ناوچەکە قورسایی نەمێنێت. بە تایبەتیش دوای کۆتایی هاتنی شەڕی داعش کە کۆمەڵگەی نێودەوڵەتی پێویستیەکی ئەوتۆی بە پێشمەرگە نامێنێت. زۆر جار سیاسەکانی هەرێم ئەو قسەیە دەکەن کە هەرێم لەم قۆناغەدا هەم هەڕەشەی گەوری لەسەرە و هەم دەرفەتی گەورەشی لە بەردەمدایە. لە ئێستاشدا کورد زیاتر لە هەر کاتێکی دیکە دەرگای وڵاتانی دیکەی لە بەردەمدا کراوەتەوە. بەڵام پرسیار ئەوەیە ئایا سەرکردەکانی کورد دەتوانن لەم قۆناغەدا با چارەسەرکردنی ناکۆچەکانیان و سازانی نیشتیمانی هەڕەشەکان کەم بکەنەوە و دەرفەتەکان بقۆزنەوە، یانەوەی بە پێچەوانەوە با بەردەوامیدان بە ناکۆچەکانیان هەم کورد بێهیوا دەکەن و هەم دۆستە نێودەوڵەتەکانیشیان بە جۆرێک کە دۆستەکانی کورد ئامادە نەبن لە گۆڕانکارەکانی ناوچەکەدا داکۆچی لە کورد بکەن.